بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵم کەوە ئەم جارش بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی تیشکدا خۆشەویستان، وەک تیشکەکانی ڕابردوو، ئەم جارەشیان تیشک دەخینەوە سەر لایەنێکی تر لە لایەنەکانی چۆنیەتی پەروەردەکردنی منداڵێکی نمونەیی. ئەمڕۆ کۆتا خاڵ لە خاڵەکانی ئیجابی بوون باز دەکەین. لاڵقەکانی ڕابردوو باسمان لەوە کرد کە چۆن منداڵێکی نمونەی پەروەردەکەین. گوتمان خاڵی یەکەم بریتیە لە ئیجابی بوون، ئەرێنی بوون. ئەرێنی بوونیش دەمانگوت واتە چالاک بوون، واتە هەست بە لێپرسراویەتی کردن، واتە گەشبین بوون، واتە گەشبین بوون و هەروەها ئامانجدار بوون لە ژیاندا. ئەمانە مانای ئەرێنی بوون بوون. چەندین خاڵمان لەو ڕێگایەدا باس کرد کە چۆن منداڵ ئەرێنی بیت. ئەمڕۆ دواتیشک دەخینە سەر ئەو بابەتە و کۆتا خاڵ باز دەکەین کە ئەویش بریتیە لە خوێندنەوە. خۆشەویستان، بەڕاستی لایەنی ڕۆشنبیری تا بڵێ گرنگە بەنسبەت جگەرگۆشەکانمان. لایەنی گرنجیدان بە ڕۆشنبیریان زۆر لایەنێکی گرنگە، بە تایبەتی وەکو دەڵێن زۆر پێویستە، زۆر زەروریە بۆ هەر کەسێک، چ جگەرگۆشە بیت و چ گەورە بی و چ بچووک بیتن، بۆ هەر کەسێک کە بیەوێت ئیجابی بێت، بۆ هەر کەسێک کە بیەوێت لە ژیاندا ئەرێنی بێتن، بە تایبەتیش بۆ جگەرگۆشەکانمان کە بمانەوێتن پەروەردەیان کەین، کە بمانەوێتن جگەرگۆشەکانمان نمونەی بن. پێویستە ئێمە سوور بین لەسەر ئەوەی کە ڕۆشنبیریان فراوانکەین. ئەویش لە ڕێی چ دەبیتن؟ لە ڕێی خوێندنەوەی ئازاد، لە ڕێی خوێندنەوە دەبیتن. خۆشەویستان، کەواتە ئەوەی کە شک و گومانی تێدانە، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، هەمومان دەزانین جیهان بەرەو پێشەوە دەچێت. جیهان ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندایە، بەڵێ بە شێوازێکی زۆر گەورە، بە شێوازێکی زۆر فراوان دەبینی ساڵ بە ساڵ جیهان بەرەو گۆڕانکاری، بەرەو پێشکەوتنی گەورە، بەرەو پێشکەوتنی خێرا هەنگاوانێتن. بۆیە ئەگەر ئێمەش ڕۆشنبیری خۆمان فراوان نەکەین، ئەگەر بێت و بیری خۆمان فراوان نەکەین، ئەگەر بێت و ئێمەش ئاگاداری خوێندنەوە و پەرتووکەکان و زۆر لە زانیاریەکان نەبین، وامان لێدێ دوا دەکەوین، دواکەوتوو دەبین لە کاروانی ژیان، بەجێ دەمینین. چونکە بەڕاستی وەکو دەڵێن شەمەندەفەر بەڕێگاوێ و ئیتر ئەوەی پێڕانەگاتن بەجێ دەمینێتن. بۆیە دەبی هەوڵدەین ئێمەش ڕۆژ بە ڕۆژ ڕۆشنبیری خۆمان فراوانترکەین بۆ ئەوەی دوانەکەوین لەم جیهانەدا، ئەو جیهانەی کە ئێستا ئێمەی تێدا دەژین. بەهێزترین چەک، بەهێزترین ئامراز و هۆکار بۆ ئەوەی جێماو نەبین لەم کاروانەدا خۆشەویستان بریتیە لە خوێندنەوە. بەڵێ خوێندنەوە وامان لێ دەکا کە بەجێ نەمینین، وامان لێ دەکا کە لەگەڵ پێشکەوتنەوەکاندا بەردەوام بین، بە بەردەوامی بڕۆین. بەڵێ خۆشەویستان، کەواتە ئەم لایەنە لایەنێکی تا بڵێ گرنگە. پێویستە کە پەروەردەکاران بە گرنجیەوە بیزانن ڕەچاوی ئەم بابەتە بکەن. کەواتە بە تایبەتیش بۆ کەسێک وەکو گوتمان کە بیەوێ ئیجابی بێ لە ژیاندا، کە ئەرێنیانە تەماشای ژیان بکاتن. چونکە مرۆڤی ئیجابی وەکو پێشتریش باسمان کردووە کەسێکی چالاکە. مادام کەسێکی چالاک بی واتە لەگەڵ خەڵک تێکەڵاو دەبێت. کەسێکە گۆشەگیر نییە کەسی ئیجابی. کەسە ئەرێنیەکان هەمیشە لەگەڵ کۆمەلگادا تێکەڵن، قسەیان لەگەڵ دەکەن، گفتوگۆ لەگەڵ دەوروبەری خۆیان دەکەن، بانگەوازی خەڵک دەکەن بۆ چاکە و بۆ باشی و بۆ خەیر. دەزانن مرۆڤە چالاکەکان هەمیشە گۆڕانکاری دەکەن. کەسانی نمونەیی هەمیشە گۆڕانکاری لە کۆمەلگا دەکەن بەرەو باشە. ئێمە ئەگەر بمانەوێتن شۆڕشێکی خوێندەواری دەست پێ بکەین، ئەگەر بمانەوێتن گۆڕانکاری دەست پێ بکەین،
لە نەوەکانی داهاتووماندا گۆڕانکاری هەبێ دەبێ گرنگی بەو بابەتە بدەین دەبێ بە گرنگەوە سەیری ئەم بابەتە بکەین کەواتە کەسی چاڵاک کەسی ئەرێنی هەمیشە تێکەڵە لەگەڵ خەڵک هەمیشە بانگەوازی خەڵک دەکاتن بۆ کاری خەیر بۆ کاری چاکە بانگەوازیان دەکات هەوڵ دەدا گۆڕانکاری بکاتن کەواتە خۆشەویستان ئەگەر ئەم جۆرە کەسە وەکو گوتم کەسی ئیجابی مادام تێکەڵی خەڵکە مادام قسە بۆ خەڵک دەکا مادام بانگەوازی خەڵک دەکا بۆ کاری چاکە کەواتە پێویستە قسەکانی هەمیشە شتی دووبارەوە نەبن وتەکانی نابێشتی دووبارە و سواو بن نابێ لە لای خەڵک کۆن بن خەڵک بڵێ ئەم وتانەمان لە مێژە بیستونە و گوێمان لێ بووە دەبی شتی نوێی پێوێتن دەبی هەمیشە وتەکانی ئەو شتانەی وتارەکانی ئەوەی پێشکەشی خەڵکی دەکا شتی نوێ بێ خەڵک بە تاسەوە گوێی بۆ بگرێتن خەڵک دانیشێتن گوێی بۆ بگرێتن نەک لەبەر قسەکانی ڕابکات و هەڵبێتن کەواتە خۆشەویستان ئەمە بەچی دەکرێتن ئەگەر نا خەڵک بەڕاستی وەکو گوتم بێتاقەت دەبی لە قسەکانی بەچی دەکرێت ئەمە ئەگەر بمانەوێت خەڵک حەز بە قسەکانی بکات خەڵک لەبەری ڕانەکە خەڵک لەبەری هەڵنێتن لەبەر قسەکانی خەڵک بە تاسەوە بە تامەزرۆییەوە گوێویستی قسەکانی ببێتن بەچی دەکرێمە ئەمە بە معلوماتی نوێ دەکرێت بە زانیاری نوێ دەکرێتن پێویستە ئەم جگەرگۆشانەمان وا ڕابێنین هەمیشە شتی نوێیان پێبیتن هەمیشە زانیاری نوێ بۆ دەوروبەریان پەخش و بڵاو بکەنەوە کەواتە ئەگەر کەسێک هەمیشە زانیاری نوێی پێبوو خەڵک گوێی بۆ دەگرێتن بزانی ئەم زانیاری نوێیە چیە و لەکوێوە هاتۆ و چۆنە و خەڵک حەز بە زانیاری نوێ دەکا بە تەبیعەتی خۆی ئەمە بەچی دەکرێتن ئەلێرەوە بەڕاستی ڕۆڵی پەروەردەکاران یعنی دەوری ئەوان دێتن ڕۆڵی ئەوان دەست پێ دەکاتن پەروەردەکاران دەبێ ئاگادار بن پێویستە ئەم بەهایە قیمەتی خوێندنەوە لە دەرونی پەروەردەکاراندا بچێنن هەر لە منداڵیەوە لە تەمەنی زووەوە بۆ ئەوەی فێری خوێندنەوە ببن بۆ ئەوەی ڕابێن لەسەر خوێندنەوە ببێتە عادەت بۆیان خوێندنەوە ببێتە عادەت ببێتە خۆی پێوە بگرن بخوێندنەوە ئەمە لە بچووچەوە دەکرێتن لە تەمەنی زۆر دەکرێتن خۆشەویستان واتە گوتمان ئەگەر کەسێک پێوێ معلوماتی نوێ هەمیشە بەخشێت تەنها لە ڕێی خوێندنەوە دەبێتن لە هیچ ڕێگایەکی تر ئەمە دەست ناکەوێتن کەواتە دەبێت ئێمە هەوڵدن کە لە تەمەنی زووە منداڵەکانمان خوێندنەوە لام بکەینە خوو بەڕاستی پێویستە لێرەدا خۆشەویستان تەرکیز لەسەر ئەو لایەنانە بکرێتن لە خوێندنەوەش ئەو لایەنانەی کە بەسوودن ئەو خوێندنەوانەی ئەو شتانی کە بەسوودن و سوودی هەیە بۆ جگەرگۆشەکانمان بۆ ئایندەیان بۆ ئایندەی کۆمەلگان ئێمە چەند نمونەیەک باز دەکەین بۆ ئەو شتانەی کە پێویستە ڕامیان بێنین ڕایان بێنین جگەرگۆشەکانمان بۆ ئەوی فێرە خوێندنەوە ببن تەنها چەند نمونەیەکە نەک وەکو گوتم بەگشتی نات تەنها چەند نمونەیەک باز دەکەم لەوانەیە کە پێویستە منداڵەکانمان لەسەریان ڕابێنین ئەگەر ناشتی خوێندنەوە زۆرە و دەکرێتن ئەو لایەنانەی بە سوودن زۆر شتی دیکە پەروەردەکاران منداڵەکان جگەرگۆشەکان لەسەری ڕابێنن خاڵی یەکەم باز دەکەم کە وەکو گوتم وەک نمونەیەک خۆشەویستان خاڵی یەکەم ئەوەیە پێویستە کە پەروەردەکاران گرنگی یەکەمیان لە مەسەلەی خوێندنەوە بە قورئانی پیرۆز بدرێتن و بەڕاستی یعنی قورئانی پیرۆز پێویستە ئێمە سوور بین لەسەر ئەوەی کە جگەرگۆشەکانمان فێری خوێندنەوەی بکەین جاری یەکەم خوێندنەوە پاشان لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆشەویستان چونکە گەورەترین سەرچاوی ڕۆشنبیری ئیطلاقاً لە هەموو گەورەتر لە هەموو سەرچاوە ڕۆشنبیریەکان قورئانی پیرۆزە قورئانی پیرۆز سەرچاوی هەموو ڕۆشنبیریەکانە ئەلێرەوە خۆشەویستان پاش ئەوەی کە قورئانمان فێر کرد خوێندنەوە لەبەرکردن تا دەکرێتن فێریان کەین هەوڵدەین کە منداڵەکان بەخۆشی خۆیان قورئان لەبەرکەن پاشان هەندێک تەفسیری قورئانی پیرۆز هەندێک تەفسیرە سادەکان ئاسانەکان ئەو تەفسیرانەی ئاسانن بۆ خوێندنەوە منداڵان فێریان کەین و هەندێک چەمچی قورئانی پیرۆز مستەڵەحاتی قورئانی پیرۆز هەندێک مانە واتە فێری جگەرگۆشەکانمان بکەین بۆ ئەوەی ڕابێن لەسەر خوێندنەوەی قورئانی پیرۆز کەواتە سەرچاوی یەکەم گرنگە ئێمە جگەرگۆشەکانمان لەسەر خوێندنەوە و لەبەرکردن و خوێندنەوەی تەفسیرەکانی قورئانی پیرۆز ڕایان بێنین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خۆشەویستان پاش قورئانی پیرۆز
گرنجیدانی دووەممان با بە فەرمودەی پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وەسەلام فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ لە ڕووی خوێندنەوە بێتن چ لە ڕووی لەبەرکردنەوە بێتن. لێرە پێویستە ئاماژە بۆ بدەم خۆشەویستان کە ئێمە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا قورئانی پیرۆزیش خۆشەویستکەین لە لای منداڵەکانمان، واتە وان لێ بکەین کە بە ئارەزووی خۆیان بیکەین ئەم خوێندنەوەی قورئان و خوێندنەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بکەینە شتێکی هەرە خۆش لەلایەن، واتە بە ئارەزووی خۆیان بێن بخوێنەوە، بە ئارەزووی خۆیان لەبەرکەین بکەینە لەلایەن خۆشەویستکەین، نەک هەوڵ نەدەین یعنی بە زۆری زۆردا ینی بە تۆبزی بیتن، بە هەوڵ نەدەین کە جگەرگۆشەکانمان واتە زۆریان لێ نەکەین بەڵکو بەخۆشی بیتن، خۆشەویستکەین لەلایەن، واتە فەرز نەکەین بەسەریاندا خوێندنەوەی فەرمودەکانی پێغەمبەر قورئان بەسەریاندا نەسەپێنین، بەڵکو یەکێک بی لە شتە خۆشەویستەکان لەلایەن بۆ ئەوەی سەرەتاش لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەکرێت بە فەرمودە ئاسانەکان ئێمە دەست پێ بکەین، فەرمودەی ئاسان کورت ئەو فەرمودانەی کە کورتن ئێمە پێیان لەبەر بکەین و هەروەها دەکرێت پێشبڕچێ بکەین لە نێوان جگەرگۆشەکانمان، هەروەها دەکرێتن دیاری تێداوێتن لەو پێشبڕچیانە بۆ ئەوەی خۆشەویست بێ لەلایەن ڕێگا زۆرە بۆ ئەوەی کە ئێمە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قورئانی پیرۆز لەلایەن جگەرگۆشەکانی خۆمانەوە خۆشەویست بکەین. خاڵی سێم خۆشەویستان بریتیە لە خوێندنەوەی چیرۆکە ئامانجدارەکان. ئەو چیرۆکانەی کە ئامانجدارن دەکرێت ئێمە خۆشەویستن لە لای جگەرگۆشەکان لە لای منداڵان ئێمە ئەو لە ڕێی چیرۆکەوە فێرە خوێندنەوەیان بکەین، حتا ئەو چیرۆکانی کە بۆ گەورەکانیش خۆشەویست، یعنی چیرۆک بەڕاستی نەک هەر منداڵ بەڵکو گەورەش حەز بە چیرۆک دەکاتن. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین، قورئانی پیرۆز بەشێکی هەر زۆری گرنگی داوە بەلایەنی چیرۆک، بەڕاستی پەروەردەکردن بە چیرۆک لایەنێکی زۆر گرنگە ئێمە دەکرێت منداڵەکانمان لە ڕێی چیرۆکەوە پەروەردەکەین و فێری خوێندنەوەشیان بکەین. ئێمە دەکرێت ڕێنمایی منداڵەکانمان بکەین بۆ خوێندنەوەی چیرۆکەکانی قورئانی پیرۆز، ئەو چیرۆک و گوتم قورئانی پیرۆز پڕە لە چیرۆک، هەروەها چیرۆکەکانی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پاشان چیرۆکی هاوڕێ و هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەروەها چیرۆکی پیاوچاکان، ئەمانە دەکرێتن ئەم چیرۆکانە لە لای منداڵانمان خۆشەویستکەین بۆیان بینین پەرتوو بخوێننەوە و هەر شتێکی دیکە کە لە مستەوای منداڵەکانمان بێتن لە ئاستیوان بێتن دەکرێت ئەم پەرتوکانە لە پەرتوکخانەکان زۆرن لە پێشانگایەکان هەن دەکرێت ئێمە پەیدایان کەین بۆ منداڵەکانمان و لە ڕێی چیرۆکەوە فێری خوێندن و خوێندنەوەیان بکەین و خوێندنەوە لەلایەن خۆشەویست بکەین. خاڵێکی تر خۆشەویستان پاش ئەوەی کە منداڵەکانمان گەورە دەبن ئێمە لە ڕێی قورئانی پیرۆز لە ڕێی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی چیرۆکەوە هەوڵماندا لە منداڵیەوە فێری خوێندنەوەیان بکەین. وە گوتم خاڵی دیکەش زۆرە بەس ئەوە بە نمونەیە. پاشان کە گەورە دەبن منداڵەکانمان خۆشەویستان با فێری خوێندنەوەی هەندێک پەرتوچی بە سوودیان بکەین، کۆمەڵێک پەرتوچی بە سوود بۆیان پەیداکەین لە بواری جیاجیا دەکرێت لە بوارە جۆرا و جۆرەکان منداڵەکانمان فێری خوێندنەوەکەین، بەڵام باشتر وایە ئەگەر بکرێتن پەروەردەکاران بکرێت دایکان و باوکانی بەڕێز ئەگەر بزانن حەز و ئارەزووی جگەرگۆشەکەیان لە خوێندنەوەی چ بابەتێکە، واتە ئەگەر بتوان ئەمە کەشف بکەن لە حەز لە چ بوارێک دەکاتن دەکرێت هاوکاری منداڵەکەیان بن لەو بوارەدا بۆ ئەوەی ئەو منداڵە زیاتر لەو بوارەدا پەرە بەخۆی بداتن و پێ بگاتن، واتە لەو بوارە ڕۆژشنبیریەی دیاریکراوەی کە منداڵەکەیان حەزی پێ زیاتر دەکرێت لەو بوارەوە کتێبی بۆ پەیدا بکرێت، پەرتوچی جۆرا و جۆری بۆ پەیدا بکرێت و زیاتر پەرەی پێ بدرێتن. خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکارانی خۆشەویست، ئێمە بەڕاستی ئامۆژگاری ئەوە دەکەین کە خوێندنەوەی تەندروست دەکرێت ینی هەر خوێندنەوەیەک بیتن گرنگی پێ بدەن جگەرگۆشەکانمان دەکرێت لەسەری ڕابێنین و هەروەها دەکرێتن لەو قۆناغەیدا کە گەورە بوو منداڵ دەکرێت فێری خوێندنەوەی ڕۆژنامەکانیان بکەین.
ڕۆژنامەش ڕۆڵێکی باش دەبێنێتن بۆ ئەوەی کە منداڵ فێری خوێندنەوە بیتن بە تایبەتی لە قۆناغی ئامادەییدا یا لە قۆناغی ناوەندیدا وەکو دەڵێن لە پۆلی حوتەوە بەسەرەوە دەکرێتن فێری خوێندنەوەی ڕۆژنامەکانیان بکەین بۆ ئەوەی هەم ئاگاداری هەواڵەکان بن و بزانن کە چی دەگوزارێتن لە جیهاندا ئەگەر چی ڕۆژنامە ئەو ڕۆکە ئەو باخەی جارانی نەماوە بەڵام ڕۆژنامە گرنگی خۆی هەر هەیە بۆ خوێندنەوە مەسەلەی خوێندنەوە خوێندەواری گرنگە ئێمە فێری خوێندنەوەی ڕۆژنامەکانیشان بکەین. پاشان لەبیر نەکەین ئێمە ڕۆڵی ئەنتەرنێتیش بەڕاستی ئەنتەرنێتیش ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەر دەبینی ڕۆڵێکی گرنگ دەبینێتن و ئەنتەرنێت وەکو دەڵێن زۆر بابەتی تێدایە و بەڵام ئەوەی کە پێویستە وەکو لە ئەڵقەی ڕابردوش ئاماژەم پێدا پەروەردەکاران دەبێ ئاگاداری ئەوە بن بە تەواوی وەکو دەڵێن هەوسار بۆ منداڵەکانیان شل نەکەن لێ بگەڕێن و ئەنتەرنێتیان بدەنە بەردەست و ئیترتەواو نە بەڵکو ڕێنمایی منداڵەکان بکەن بۆ ئەو شتەی کە پێویستە و ئەو شتەی کە بە سوودە بەکاریبێنن ئەو بابەتانی کە بە سوودە دەکرێت ڕێنماییان بکەن و پێویستە فێریان کەی منداڵەکانمان بەڕاستی هەر شتێک کە نووسراوە لە ئەنتەرنێت هەر شتێک کە بڵاو کراوەتەوە لە ئەنتەرنێت یعنی هەموو شتێک وەرنەگرن و هەموو شتێک قبول نەکەن بۆ بە هەموو شتێک کە لە ئەنتەرنێت نووسراوە پێی ڕازی نەبن بەڵکو تەنها ئەو بابەتانە وەربگرن سوودی لێ ببینن ئیسیفادەی لێ بکەن ئەو بابەتانەی کە سەرچاوەیان بەڕاستی سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە ئەگەر ناکرێتن هەر بابەتێک هەبێت کە لە ئەنتەرنێت بڵاو کراوەتەوە ئێمە باوەڕی پێ بکەین و ئیتر لە لامان سەرچاوەیەکی باوەڕ پێکراوە بێ نەخێت تەنها ئیلا ئەو شتانێک کە لە سەرچاوی باوەڕ پێکراوە وەرگیراون ئێمە دەکرێت سوودیان لێ ببینن. خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکارانی خۆشەویست بەڕاستی ئەمڕۆکە خوێندنەوە بووتە وەکو دەڵێن بۆتە عوملێکی گرانبەها عملەیە کە زۆر بەڕاستی بە کەمی لە ڕۆژانی ئەمڕۆدا بەدەست دەکەوێتن واتە ئەوانەی کە دەخوێندنەوە بەڕاستی کەمن بۆیە ئەمڕۆکە بەڕاستی دەبینین ئەوەی کە دەخوێنیتەوە ئەوەی کە حەز بە خوێندنەوە دەکاتن هەر کەسێک کە بخوێنیتەوە دەبینی بەردەوام لەوانی تر نمونەی ترە واتە خوێن ئەو کەسانێکە دەخوێندنەوە دائیمە سەرکەوتوترن لەوانەی کە ناخوێت لەسەر زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەوانەی بە تایبەتی لە جیهانی ئێمەدا کە ئەوانەی ناخوێنەوە واتە ئەوانەی کە زۆر گرنگی بە خوێندنەوە دەدەن بەردەوام پێشکەوتوتر سەرکەوتوتر و وەکو گوتم ئیدی ڕۆشنبیرتر ئەوەی کە دەخوێنیتەوە و نمونەیتر بۆیە ئێمەش دەمانەوێت منداڵ و جگەرگۆشەکانمان نمونەی بن کەواتە پێویستە گرنگی بەم لایەنە بدەین و ئەمەش بەڕاستی ئەم ئەرکە دەکەوێتە سەر ملی دایکان و باوکان سەر پەروەردەکاران بە تایبەتی مامۆستایانی بەڕێز و خۆشەویست پێویستە منداڵەکان جگەرگۆشەکان ڕێنمایی بکەن بۆ خوێندنەوەی بەسوود وەکو گوتم ئەو شتانەی کە بەسوودن ئەو نمونانەی کە هێنانمانەوە چەندان کتێبی تری بەسوود دەکرێت ڕێنماییان بکرێتە منداڵەکان چەندین بابەتی تری بەسوود و کاتەکانیان ئێمە سوودی لێوەرگرن بەڕاستی کاتی منداڵەکانمان بەرهەمهێنان بکەین لە کاتەکانیاندا بۆ هەر شتێک کە بەسوودە سوودی لێوەرگرن ئەوەی کە وەکو دەڵێن بەسوودە بۆ دنیاشیان و بۆ دواڕۆژیشیان بۆ ئەوی منداڵەکانمان منداڵی نمونەی بن سەرکەوتوو بن لە هەردوو جیهاندا. خۆشەویستان ئەمڕۆژ بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆی تیشک تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئازێ شادەمەوە لێرەدا بەخوای باڵادەستان دەسپێرم خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.